سیستەمی لامەرکەزی واتە پێدانی دەسەڵاتی کارگێری و دارایی بە حکوومەتە خۆجیەکان. بەڵام جێبەجێنەکردنی ئەو سیستەمە لە هەرێمی کوردستان کە لێنێکی گەورەی لە نێوان دەسەڵات و هاوڵاتیان دروست کردووە. بە جۆرێک هاوڵاتیان لە بڕیارە سیاسی و کارگێرەکان هیچ ڕۆڵێکیان بۆ نەماوەتەوە. حیزبی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئەو جۆرە لە دامەزراوی حکومی دروستەکە کە لە خۆیەتی و حیزبی سیاسی لە هەرێمی کوردستاندا مێژووی خۆی حیزبێکی مەرکەزیە و مەکتەب سیاسەکان بڕیارەدەن لەبەرەوە چاوەڕێ ئەوەی لی ناکەیت تۆ حکوومەتێکت بە دروستکە حکوومەتەکە لامەرکەزی بێ لەبەرەوە پێش ئەوەی کە حکوومەت ببێ بە لامەرکەزی تۆ پێویستت بەوە هەیە حیزبی سیاسی بکەیت بە لامەرکەزی بەڵام ئایا حیزبی کوردی لەو توانایی هەیە ئەو وزەیتیا هەیە کە بێ بە حیزبێکی لامەرکەزی کە هەر ناوچەیەک بۆ خۆی دەسەڵاتێکی خۆی هەبێ بڕیار بدام پێم وایە ئەمە لەم ماوەی نزیکە ئەوە نابینین بۆیە ئەمە ڕەنگاتەوە لەوەی کە وەختی ئەماناستنە ناو حکوومەتی شەوانێ و دەسەڵات ئەگرمە دەسەوە ئەنجومەنی وەزیران ئەگرمە دەسەوە بە ئەمان عەقڵیەتی مەرکەزیەوە حکوومەتیش بەڕێوا بن. ئەگەرچی سیستەمی لامەرکەزی پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ دیموکراسیدا هەیە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم وەک هەمیشە ویستویانە هەموو دەسەڵاتەکان لە مەرکەز قۆڕغ بکەن و هیچ بەهایەک بۆ بەشداری هاوڵاتیان نەهێڵنەوە و تەواوی داهاتەکانیش لە بەرژەوەندی حیزبی و شەخسیدا بەکاربهێنن. مەسەکە دەرچووە یاساکە بۆ دەرچووە کە لامەرکەزی لە کوردستاندا جێبەجێ بکات لەمەکانی مەرکەزی کوردستان، بەڵام تا ئێستا ئەم دوو هێزە کە دوێزی سەرەکین ڕێگریان کردووە کە ئەم یاسایە جێبەجێ بکرێت، چونکە ئەزانن بە جێبەجێکردنی ئەم یاسایە جێبەجێ بێگومان دەسەڵات لە بەرکەزەوە دادەبەزێت وەی کە کارگەرەکان دەبن بە خاوەن دەسەڵات ئەو کاتەش بەو شێوە ناتوانن بەو شێوەی کێسا دەیکەن بەو شێوەی ناتوان تاکەم بەساڵتەوە بکەن، بۆیە بە ڕێگری زۆر هەیە لە بەردەمەوەی کە هەم یاساکە جێبەجێ نەکرد هەم سیستەمی لامەرکەزیش بۆ شێوەی کە هەیە جێبەجێ نەکرێت. وڵاتێکدا دەژین بە حیساب سیستەمی دیموکراسیە، بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینی سیستەمی خۆسەپاندنە، سیستەمی دیکتاتۆریەتە، چونکە ئەو حساباتی و دارایی ناوچە شار و شارستانی خۆجیەکان ڕێک دەچێتەوە سەری بانقی مرکزی و دەچێتەوە یەک دەست حسابی لەسەر دەکات وەزارەتی دارایی سەلاحیەتی بەسەردانی. لەگەڵەوە یاسای ژمارە 3 ساڵی 1993 پەرلەمانی کوردستان تایبەتە بە جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی لە حکوومەتە خۆجیەکاندا، بەڵام تا ئێستا ئەم یاسا جێبەجێ نەکراوە و وەک هەمیشە پارتی و یەکێتی دەیانەوێت هاوشێوەی قۆڕخکردنی جومگە کارگێری و دایرەیەکانی تر تەواوی جومگەکانی دەسەڵاتیش بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربهێنن. ئەگەر ئیدارەی ڕاپەڕینش بە نمونە وەربگرین سەرەڕای قوربانی دانی زۆری لە پێناو دروستبوونی حکوومەت و پەرلەماندا، بەڵام لە پێدانی بچووکترین دەسەڵات وەک جێبەجێکردنی سیستەمەکە فەرامۆش کراوە و هاوڵاتیان ئەم ئیدارەیە بۆ بچووکترین مامەڵە سەردانی سنتەری پارێزگا دەکەن. ئەمەش بارگرانیەکی دارایی زۆری لەسەر شانی هاوڵاتیان دروست کردووە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.